بەناوی خوای بەخشندە و میهرەبان. سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. لە بەرنامەیەش تایبەت دەگەمە خزمەت ئێوەی بەڕێز خۆشەویست. وەک ئاشکرایە کە لە 20 هەڵبژاردن بۆ خولی شەشەمی پەرلەمانی کوردستان ئەنجام دەدرێت. پەرلەمان ئەو دامەزراوە یاساییەیە کە لە ڕێی پەرلەمانەوە دەتوانرێت ئەو پرۆژە یاسایانەی کە لایەنەکان و هەندێک کاتیش حکوومەت دەینێرێ دوزار دەبێتە یاسا و حکومداری پێ ئەنجام دەدرێت. لەم بەرنامەیە دەپرسم ئەو مافی دەنگدانەی کە هاوڵاتیان هەیتی لە ڕوانگەی یاساییەوە چی پێدەگوترێ، وهروەها چۆن خەڵک هۆشیارێکی وای هەڵبژاردننی هەبێت کە بتوانێت کەسانێک نوێنەرایەتی بکەن لە مەهام و گرنگی کاری پەرلەمانی تێبگەن و بزانن کاری پەرلەمانی چییە و شارەزایەن لەو بوار و بابەتانەدا هەبێت. بە تایبەتی کە ڕەنگە لەم خولەی پەرلەمانی کوردستاندا بابەتی دەستور بێتە گۆڕێ کە دوزار بابەتێکی هەرە گرینگە لە نێو کۆمەڵگە بە تایبەتی هەندێک لە کێشە و ئارێشە و گرفتەکان دوزار لایەنەکان دەگەڕێنەوە سەر دەستور. نەبوونی دەستور ڕەنگە بۆشاییەکی یاسایی دروست کرد بێت. هاوکات دەبرسم کۆمەڵی دادگەری کە لایەنێکی سیاسیە لە ساحەی هەرێمی کوردستان چۆن دەڕوانێتە بابەتی هەڵبژاردن و بەشداریکردن لە کایی سیاسی و دەیەوێت لە داهاتوودا چۆن بەشداری کایی سیاسی بکات و ڕوانگە و جیاوازی ئەو بۆ ڕوانین لە سیاست لە هەرێمی کوردستان چۆنە. میوانی من هەردوو بەڕێزان لە ستۆدیۆ لەگەڵ من زۆر بەڕێز مامۆستا زانا ڕووستایی شارەزا لە بابەتی پەرلەمانی و هەروەها پەرلەمانتاری پێشوو لە ئەنجومەنی نوێنەرانی عێراق و لە پەرلەمانی کوردستانیش زۆر بەخێر بێی. سپاس. و زۆر بەڕێز دکتۆر مەهدی حەمزە بەرپرسی مەڵبەندی دەوروبەری کۆمەڵی دادگەری زۆر بەخێر بێی. مامۆستا زانە بەڕێستان شارەزان لە بابەتی یاساییەکان با سەرەتا بەو پرسیارە دەست پێ بکەم یاسا چۆن لە مافی دەنگدان دەڕوانێ پێناسەی چۆن بۆ دەکا چی دەڵێ لەو بارەوە؟ بە ناوی خوای گەورە و میهرەبان مافی دەنگدان دەچێتە بابی مافە سیاسیەکان. ئێمە لە دەستوری عێراقی کە تاکە دەستورەکە لە سەرتاسەری عێراق کاری پێدەکرێ و بەداخەوە هەرێمی کوردستان خاوی دەستوری خۆی نییە، مافەکان دابش بوونە بۆ مافە سیاسی مەدەنیەکان لەگەر مافە ئابوووریەکان. مافی دەنگدان دەچێتە ناو بەشی یەکەمی مافە سیاسیەکان، یەکێکە لەو مافە سیاسیانەی کە هاوڵاتی هەیەی بە پێی دەستور لە هەموو وڵاتێک ڕێکخراوە. لە دەستوری عێراقی لە مادەی 20 بە ڕاشکاوی باسلەوە کراوە کە هەموو هاوڵاتیانی عێراقی بە ژن و پیاوە مافی بەشداریکردنیان هەیە لە کاری سیاسی و بەڕێوەبردننی وڵاتدا، لەوانەش مافی دەنگدان و هەڵبژاردن و خۆکاندیدکردن بەبێ جیاوازی. کەواتە بنەما دەستوریەکەی مافی دەنگدان دەگەڕێتەوە بۆ مادەی 20 لە دەستوری عێراقی. لەوێوە وا باسی مافی دەنگدان کراوە کە مافێکی سیاسیە بە یەکسانی هەموو هاوڵاتیان بە ژن و بە پیاوەوە مادام عێراقین ڕێگەزنامی عێراقیان هەیە، مادام ساڵی تەمەنیان گونجاوە لەگەر یاسایەکە ئەوەیە. دوای دەستور تەبەن بۆ هەر هەڵبژاردنێک یاسایەک دەرەچێت، هەندێک جا یاسایەکە وەک خۆی ئەمێنێتەوە هەموارەکرێ، هەندێک جا یاسایەکە دەگۆڕێ. ئێمە یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەرانی عێراقمان هەیە کە لەوێ بە دوور و درێژی باسی مافی دەنگدان دەکات، چێ دەنگدەرە، مەرجەکانی چینە و پێداویستەکانی چینە. هەروە یاسای هەڵبژاردننی پەرلەمانی کوردستانمان هەیە بە هەمان شێوە باسی مافی دەنگدانی کردو و ڕێکی خستووە ئەو دەنگدانە چۆن دەکرێت چۆن ناکرێت. یاسای هەڵبژاردننی ئەنجومەنی پارێزگاکانمان هەیە. لەم یاسایانە چۆنیەتی دەنگدان و مافی دەنگدان ڕێکخراوە بە دوور و درێژی، کەواتە بنەما دەستوریەکەی هەیە و بنەما یاسایەکانی هەیە. پاشانیش بەهۆی ئەنزیمەکانی کۆمسیۆنی سەربەخۆی هەڵبژاردنەکان تەفاسیلی زیاتر دەداتە ئەو مافە و ڕێو شوێنەکان زیاتر دیاری دەکات. باشە، بێگومان ئەوە لە یاسە بەرکارەکاندا هەیە کەسێک کە ئەو مافەی خۆی ئەدا ناکە، یعنی چۆن لی بڕوانین، یان ئایا مۆبەڕێڕەکان مقنعکردن کە کەسێک بەشدار و کارەی سیاسی نەبێ وەک دەڵێ کە مافی دەنگدان دەچێتە ئەو بابی کە پێی دەگوترێ سیاسی؟ یعنی ئێستا بمە دێن سەر فەلسفەی دەنگدان، ئایا ئەرکە یان مافە. و لە هەندێک وڵاتان
ئەسڵەن لە نێو دەستورەکە بەیەکێک لە ئەرکەکان دانراوە و ئەگەر هاتو هاوڵاتی نەچێ بەشدای دەنگدانەکە غەرامە دەکرێت هەڵەیەکی مخالفەیەکی دەستوری یاسای کردو و غەرامە دەکرێت لە هەندێک وڵاتان تەنانەت بەدەق وەکو ئەرک دانراوە لە بە شێوێکی گشتی لە دەستوری عراقی وەکو مافێک تەماشاکراوە بەڵام لە مەیدانی عملیدا ئەمە تەماشا دەکەین دەنگدان ڕاستە مافێکە بۆ تو دەستور پێداوی و یەکێکە لەو مافانەی خۆت کە بۆت هەیە بەکاری بێنی و حەقە ئینسان هەموو مافەکانی خۆی بەکاربێنێت مافێک کە دەستور پێداوی کە قانون پێداوی کە حەقەشی شەرعی خۆتە ئەو مافەی خۆی بۆ بەکارنانی بۆ فەرامۆشی دەکەێت بۆ لی دەگەڕێ کەسەکی دیکە ڕەنگە بەکاری بێنێ بە پێچوانەی ئێرادەی تۆ ئەوانەی کەواز لە بەکارهێنانی مافو دەسەڵاتەکانی خۆیان دێنن کەسانێکی سلبینە لە نێو کۆمەلگا ئێمە بۆ نمونە هەندێک فەرمان بەرمان هەیە لە دەوڵات دەسەڵاتی ئیمزاکردنی زۆر شتی هەیە بەڵام ئەو دەسەڵاتی خۆی بەکار نایێنێ لێ دەگەڕێت لە ترسان یا لەبەر هەر شتێک بیتر ناکە تو مافت هەیە ینی دەنگدان لێرە بۆ وەکو دەسەڵاتێکیش بۆ تۆ ئەگەر دەسەڵاتداران بە درێژایی سا دەسەڵاتیان هەبێتن بەڵام تۆی دەنگدەر تۆی هاوڵاتی لە 4 سازارێکی یەک زار دەسەڵاتت هەیە ئەو زارش دەسەڵاتی خۆت بەکار نایێنی کە ڕەنگە ئەو دەسەڵاتی تۆ کە بەکاری دەینی کاریگەرێکی زۆر زۆر بکاتن لە گۆڕینی نەخشەی سیاسی لە وڵات لە گۆڕینی ئیرادەی سیاسی لە وڵاتە و یعنی ڕوتی وڵات بەلایشکە باتن ئەوە وەکو مافەکە لە ڕووی دیکەش وەکو ئەرک کە ڕووی دووەمی مافی هەڵبژاردە لە ڕووی نیشتیمانیەوە لە ڕووی نەتەوەییەوە لە ڕووی ئەخلاقیەوە لە ڕووی ئاینەوە لە ڕووی هەستکردن بە پرسیارەتەوە ئەوان هەموو دەتوانین بڵێن دەنگدان ئەرکەشی نیشتیمانیە کە ئەتو لەگەڵێک خەمی نیشتیمانی خۆت دابی دەبی هەوڵ بدەیت بە شێوێکی دەسەڵاتێکی وا هەڵقوڵاوی میلەت بێتن کە بتوانێت خزمەتی ئەو نیشتیمانە بکە ئەرکەچی نەتەوەیە بۆی ئەزمونێکی جوانی نەتەوەی پێشکەش بکاتن ئەرکەچی ئاینیە ئیسلامیە چونکە تۆ فەرمان پێکراوە لە ئاینەکەی خۆت کە ڕێگری بکەیت لە خراپە و پشتگیری چاکە بکەیت ئەمان هەمویان وات لێ دەکاتن بەلای کەمی لە ڕوانگەی ئیسلامەوە هەڵبژاردن مافە و ئەرچیشە لە هەماکان سوپاس دەکەم دکتۆر مەهدی دووبارە بەخێر بێ بەڕێزت بەرپرسیارێتی هەیە لە نێو کۆمەڵی دادگەری دەمەوێت بپرسم ڕوانگەی کۆمەڵ لە بابەتی بەشداریکردن لە کای سیاسی بە تایبەتیش بابەتێکی وەک هەڵبژاردن چۆن لێی دەڕوانی بەڵێ سوپاس بەناوی خوای گەورە و میهرەبان طبعا ئەوڕۆ خۆشحاڵم لە پاڵ زرای مامۆستازانە بەشدارین لەو بەرنامە مامۆستانە سەرکردەیەکی دیاری کۆمەڵی دادگەری و ینی کەسایەتێکی دیاری کاری پەرلەمانی و لە ساحەی سیاسی بەڕاستی مامۆستازانە پیاوێکی کارا و کاریگەر بۆ لە ساحەکەی سڵاو ڕێزمان هەیە بۆ تەواوی کارمەندانی پەیام و هەموو بینەرانی پەیام لە نێو خۆ و دەرەوەی وڵات پەیام ڕۆڵێکی باشی هەیە هەمیشە لە ڕاپرسیەکانیش سپاس بۆخوا ینی خەڵک لە ڕێی لە ڕاپرسەکانەوە ڕۆڵی پەیام باشتر دەردەخاتن و جێی دەستخۆشیە بەڕاستی طبعا ئەوڕۆ 16 ئۆکتۆبەرە ڕۆژێکی تاڵە لە مێژووی گەلی کوردستان هەر خودی ئەو مێژووە تاڵانە ئەو کارە ساتە گەورانە پێویستەوە لە هەوڵاتی بکە کە زۆر باش بەشداری سیاسی هەبی بۆ ڕاستکردنەوەی هەڵەکان بۆ ئەوەی ئێمە هەمیشە لە ڕێی بەشداری هاوڵاتیان و هاونیشتمانیان بتوانین ئینی کاریگەری گەورە دروستکەن لەسەر سیاسیەکان ئەو کارە ساتی 16 ئۆکتۆبەر و لە دەستدانی 150 خاچی کوردستان ئەوە بەداخەوە زۆر بە ئاسانی بەسەر خەڵک تێپەڕی ئەگەرنا ئەوە جێی هەڵوەستە و جێی ئەوەیە لە وێزگەی دیاریکرا و خەڵک بەڕاستی ینی لە ڕێی دەنگدان و بەژاری سیاسی تۆڵی خۆی بسێنێتەوە لەو دوو هێزە دەسەڵاتی کە لە ماوەی ڕابردوو ئەوانە هەمیشە لە ڕێی بۆ دەستکەوتە حیزبی و بۆ ئەوی دەستیان بە هەندێک بابەتی بەرژەوەندی شخصی و حیزبی ڕابگا و ئامادە بوون کە کوردستان هەڕاز بکەن و ینی چارەنووس و ئایندەی ئەو میلەتە بخەنە خەتەریات و مەترسیەوە بۆی بەڕاستی جێی هەڵوەستەیە ئەو ڕۆژە و هیوادارین دەنگدەرانی هەرێمی کوردستان لە 20دا بەدڵنیاییەوە ئەو ڕۆژە و ئەو تاریخانیان لە بەردەم و لە بەرچاو بێ و بۆ ئەوەی بتوان لێ باشتر بە وشیاریەوە دەنگ بدەن سەبارەت بە پرسیارەکەت باسی
هەڵبژاردن بوو. بەڵێ بەمەستمەوەی کە کۆمەڵی دادگەری کە بەشداری کایەکی سیاسی دەکات و یەک لەوانە بابەتی هەڵبژاردنە، یانی چۆن لی دەڕوانی بە تایبەتی لە بابەتی گۆڕانکاری لە نێو هەرێمی کوردستان. کۆمەڵی ئیسلامی پێشوو و کۆمەڵی دادگەری ئێستا لە دوای لە نێوچوونی ڕژێمی گۆڕ بە گۆڕی بەعسووە لە دوای هاتنە پێشەوە هاتنە ئاراوەی کەشهەوایەکی نوێی سیاسی لە عێراق بە تایبەتی لە دوای نووسینەوەی یان پەسەندکردنی دەستوری هەمیشەی عێراق لە ساڵی 2005 کۆمەڵ یەکێکە لە حیزبە کاراکان لە پرۆسەی سیاسی و ئێمە لە هەموو مناسبە سیاسیەکان لە ئینتخاباتەکان هەبووین و کەم و زۆر بەشداریمان کردیە هەم لە کابینەکانی حکوومەتی عێراقی لە مەجالیسی محافەزاتی هەرێمی کوردستان و لە پەرلەمانیش بەردەوام هەبووین و لە هەندێک لە کابینەکانی حکوومەتی هەرێمیش بەشداری کارامان هەبووە. ئێمە بە تایبەتی لە دوای ینی لە دوای داگیرکردنی عێراق ینی بە مصطلح قانونی دەولێکە و لە دوای ئەوەی کە حکوومەتی عێراقی پێشوو نەما و هەوایش تازە دروست بوو، کۆمەڵ وەکو حیزبێکی مەدەنی و حیزبێکی بێ مەکتەبی عەسکەری و بەبێ چەک ینی دەورێکی کارا و کاریگەری هەبوو لە ساحی سیاسی و لە پرۆسەی سیاسی. ئێمە ئەگەرچی لە ماوەی ڕابردوو تێبینیمان هەبوو لەسەر هەموو ئەو ئینتخاباتانە کە بەڕێوە جووە، ینی ئەگەرچی ئینتخابات لە دوای ئینتخابات تا ڕادەیەک باشتر بەرەو پێشچووە، باشتر ینی بەدەستەوە هاتی، بەڵام ئێمە جیاوازتر ئەو ئینتخاباتی ئێستا دەبینی. پێما وایە زۆرێک لە کەم و کوڕی و زۆرێک لەو درز و لەو فەراغانەی هەبوونیان لەو کەڵێنانەی هەبوون کە تێدا دزە دەکرێت بۆ بابەتی تەزویر و بۆ بابەتی تەلاعوب بە نەتائیزی ئینتخابات، ئەو ئینتخاباتی داهاتوو جیاوازە. بۆیە پێمان وایە کۆمەڵ وەکو هێزێک کە باگراوند و ڕەگ و ڕیشەیەکی هەیە لە پرۆسەی سیاسی لە بەشداری حکوومەت لە کاری پەرلەمانی، ئێمە پشتیوان بەخۆ دەتوان ئینشاءڵڵا لە دوای هەڵبژاردن زیاتر لە بەرەنجامی سوودوەرگرتن و لە سۆنگەی ئەو ئەزموونەی ڕابردوومان کاراتر کاریگەرتر بتوانین جێپەنجەمان دەرخەین. ئەوەی گرنگە کۆمەڵی دادگەری لە ماوەی ڕابردوو ئێمە لە ڕاستیدا زۆر سەربەرز و ڕووسوری بە پەرلەمانتارەکانمان بە وەزیرەکانمان بە بەشداریمان لە پرۆسەی سیاسی بەگشتی. هیچ هێز و لایەنشی سیاسی و هیچ کەسێک لە هەرێمی کوردستان ناتوانێت پەنجە بۆ کۆمەڵ درێژکە کە پەرلەمانتارێکی خۆی فرۆشت بێ، کە پەرلەمانتارێکی خیانەتی کردی بێ، کە وەزیرێکی بە ئەرچی خۆی هەڵنەسای بەڵکو بە زیادەوە ژیانی ئەوان خزمەتی ئەو خەڵکیان کردی. بۆیە ئێمە چ لەسەر ئاستی کاری خێرخوازی، چ لەسەر ئاستی کاری داعوی، چ لەسەر ئاستی کاری سیاسی لە ڕاستیدا زۆر سەربەرزانە ئەرچی خۆمان ئەدا کردیە. بۆیە ینی لەم هەڵبژاردنەش ئێمە چاوەڕوانی گەورەمان هەیە کە دەنگدەرانی هەرێمی کوردستان و ئەو مێژوو ڕابردوو ئەو سەربەرزی و ئەو ڕووسوری ئێمان لە بەرچاوبی و ئەو تاقیکردنەوە یعنی سەرکەوتوی ئێمان لە بەرچاوبی. بۆی ئێمە الحەمدولله هەم لەسەر ئاسی سەرکردایەتی لەسەر ئاسی کاوادینی پێشکەوتو خەڵکی زۆرمان هەیە بە کەفاعەت ینی بڕوانامەی باڵا و ئێمە دەتوانین زۆر باش دەوری خۆمان بینین. بۆیە کۆمەڵ هێزێکە دیارە ناسراوە و هەموو لایەنەکان شایدی ئەوەی بۆ دەن ئێمە هەمیشە هەم ڕاشکاوین لە کاری سیاسی لە سیاستکردن و لەو لاشەوە ئێمە ڕابردوودێکمان هەیە پڕسەروەری. بەڵێ دواتر لەسەر بەشداری کۆمەڵ لە ڕابردوو لە نێو حکوومەت بووبی لە پەرلەمان بی و دەکاری زیاتر پرسیار لێ دەکەم. مامۆستا زانە بابەتی دەستور ڕەنگە بابەتێکی زۆر گرنگ بێ کە ڕەنگە تەسەوڕ نەکرێ هەرێمێک و وڵاتێک چۆن بەبێ دەستور بەڕێوە دەچێت چۆن دەڕوا، چونکە دوازار ئێوە یاساییەکان دەزانن چەندە بابەتی دەستور لە نێو حکومداریدا گرینگە. لە خولەکانی پێشووتر زۆر هەوڵدا کە ئەم بابەتی دەستورە بێتە پێش و دەستورێک لە هەرێمی کوردستاندا هەبێ. جەنابەت ڕۆڵێکی کاریگەر و کارات هەبوو وەکو نوێنەرێکی کۆمەڵ لە بابەتی نووسینەوەی دەستور لە سەرەتادا. دەمەوێت بپرسم ئەم بابەتی دەستورە چەندە گرینگە لە بەرامبەردا خەڵک ئەوەی لە بەرچاو بێ کە ئەگەر بێت و دەستورێک لەم خولەی پەرلەماندا بنووسرێتەوە دوازار دەبێت هەمومان پێوە پابەت بین و بێت دەستورێک بێ کە لەگەڵ ناسنامەی موسڵمانەتی ئەم خەڵکە یەک بگرێتەوە. بەڵێ تەمەن ئەم هەڵبژاردنەی خولی شەشەمی پەرلەمانی کوردستان لەبەرچی زۆر گرنگە و لەبەرچی هەموو لایەنە سیاسیەکان بە هەموو هێزی خۆیانەوە هاتوونەتە مەیدان و هەمویان دەرێن چارە نووسسازە گرنگە بە بایەخە لەبەر چەند شتێک. یەک لەو شتانە ئەوەیە لەم خولە دەبێت دەستوری هەرێمی کوردستان دەنووسرێتەوە
يعني ئێرادەیەکی زۆر زۆر بەقۆتەیە کە دەستوری هەرێمی کوردستان بنووسرێتەوە کە مەفروض بوو لە خولی دووەم نووسرا باوە لە 2005 کە نووسرایەوەش و کاملیش بوو بەڵام ئەو کە سەرۆکی هەرێم ڕاپرسی لەسەری نەکرد بەهەرحاڵ کەواتە یەک لە خاڵەکان زۆرن لە بەرچی ئەم هەڵبژارە زۆر گرنگە و سارە و سازە جێی پرسیارەکەی تۆ زۆر دقیقا لەبەر ئەوەی لەم خولەی پەرلەمانە دەستور دەنووسرێتەوە ئەو خۆی لە خۆیدا دەبێ هاندەرەشی زۆر گەورە بێ بۆ دەنگدەران بۆ هاوڵاتیان کە بچنە سەر سندوقی دەنگدان ئەو کەسانە بنێرن بۆ پەرلەمانی کوردستان کە دەستورێکیان بۆ بنووسنەوە تعبیر لە ئیرادەی ئەوان بکاتن ئاوێنەی ئەوان بیتن نەک دوای دەستورێک کە دەچێت کە لە دۆڵێک بیت و خەڵکی مسلمانی کوردستانیش لە دۆڵێکی تر بێ ئەمە کاتی خۆی لە 2005 کاتێکە وەکو ئەندامی لیژنەی نووسینەوەی پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان دەست بەکار بووین و بۆماوە یەک ساڵی تەواو ئیشمان لەسەری کرد یعنی ئێمە کەم بووین ژمارەمان ئەندام پەرلەمانەکانی ئیسلامیەکان ئەو کاتی هەمومان 80 کەسێک بووین ئێمە 6 کەس بووین و بران یەکگرتوش 4-5 بە هەمان یعنی دەنگێکی کەس بووین لە ناو پەرلەمانی کوردستان بەڵام بە قوت و بە پشتوپەنای هەم حیزبەکانمان و هەم شەقاوی ئیسلامی کە لە کوردستان بەهێز بوو ئەو کاتیش وەکو ئێستا بەهێز بوو هەوڵماندا کە نەهێڵین هەندێک شت تێپەڕێ بەسەرماندا و هەوڵماندا کەمترین زەرەری هەبێت وە بەلای کەم دەستورەکە بە شێوەیە بنووسێتەوە کە وەکو دەستوری عراقی فیدرالی بێ پێگە و پایەی ئیسلام وەکو سەرچاوەی سەرەکی یاسادانان وەکو مەرجەعی ئەم میلەتە لە ڕووی کللتوری و نەتەوەی و لە هەموو ڕۆکانەوە جێکی بۆ بکەینەوە لە ناو دەستوری هەرێمی کوردستان خۆ ئەگەر هاتو ئێمە ژمارە کورسەکانمان گەشتبیان نیوەی ئەوەیان بەلای کەمی 20 کورسی پەرلەمانیمان هەبایە بە پێگەیەکی بەهێزترەوە دەسوورە ناو مناقەشەکانی دەستور و کۆمەڵێک مادەی باشتریشمان دادەنە لە ئەو دەستورەکە فعلا ڕێکدانەوەی حەقیقی کۆمەڵگەی کوردی بیتن بەڵام لەوێ ئێمە خۆمان زۆر بە بێکەس دەدیتەوە بە تایبەتی کە تەماندید ڕەفیقەکانمان پەرلەمانتارەکانی ترکە لە کوتلەکانی تر بوون تەنانەت ئەوانەشیان کە هەندێک محافزکاریش بوون بێ ئیرادە بوون و هەوڵێکی زۆر زۆر جددی هەبوو کە دەستور بە شێوەیەکی وا بنووسرێتەوە کە هیچ حسابێک بۆ دین و بۆ ئەخلاق و بۆ هیچ تشێ میلەتە نەکاتن تەنانەت یعنی پرۆژەیەکەم بسم الله الرحمن الرحیمیش دەستی پێ نەکردبوو یعنی ئێمە ئەو چەند پەرلەمانتارە ئیسلامی کە هەبووین لە ناو پەرلەمانی کوردستان لە ناو نووسینەوەی پرۆژەی دەستور جەنگێکی زۆرمان کرد هەتا جێپەنجەی خۆمان لە ناو پرۆژەکە دیتەوە ئێستا لەم خولەی پەرلەمانە ئەگەر هاتوو دەنگدەران هیمەتێکی باش بکەن ژمارەیەکی زۆر باشی پەرلەمانتاری ئیسلامی بنێرنە پەرلەمانی کوردستان ئەو کات دەتوانن باشتر کار بکەن بۆ ئەوەی ئەم دەستورە تعبیرێکی واقعی بێ لە میلەتێکی مسلمان پارێزەر بێتن بۆ بەهاباڵەکان پارێزەر بێتن بۆ ڕەسەنایەتی ئەم میلەتە ئیسلامەک و سەرچاوی سەرەکی سایان سەرچاوی یەکەمی یاسادانان جێ بکاتەوە لە ناو دەستورە خۆ نەخواستە ئەگەر هاتوو زۆرینەی ئەم پەرلەمانە خەڵکانێکی ئەلمانی و دوور لە دین و بێباک لە بەها باڵاکان و ڕەوشتی ئەو میلەتە و ڕەسەنایەتی ئیش بکەویتە دەستی ئەوان دەستورێکمان بۆ دابنێن بەڕاستی دەبی دەیان ساڵی دیکە ئێمە بناڵێنین بژین لە ژێر سای دەستورێک بازەکەی بدەین هەروکە ئەو دەستورێکە کەمەل ئەتاتورک دایرە لە تورکیا پاش انقلابەکەی خۆی هەتا ئێستاش دەگەدابی چەندە یەک دوو هەمواری کراوە لە سەردەمی ئەردۆغان هەتا ئێستاش دەگەدابیتن مسلمانانی تورکیا دوای 100 ساڵ بازی لێ دەدەن چکەوە دەستورە خۆ بە ئاسانی ناگۆڕێت مەگە بە ئینقلاب و بە شۆڕش و بە ئەوانە بگۆڕێت هەموارکردنەکەی زۆر زەحمەتە لە نێو گفتوگۆکان بووی دەو بابەتەی ئەو لیژنەی یەکەم جارەی بابەتی نووسینەوەی دەستور یعنی ئەو برادرانەی ئەلمانی چیان دەوێت یعنی چ شتێک لە نێو ئەو دەستورە جێ بکەنەوە بە تایبەتی لە بابەتی ناسنامەی ئەو میلەتە کاریگەری دەرەشی لەسەر هەیە ئەم بابەتە یاخودنا ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی کە هەندێک جار بووینەوە وازیهەیەک بۆ ئەجێندای دەرەشی بزوتنەوەی فێمینیزم هەندێک بەداخەوە لەو ژنانە و لەو ڕێکخراوانەی ژنان کە کاریگەرێکی تێکدەرانیان هەیە لەسەر خێزان و لەسەر کۆمەڵگەی کوردی بەراورد بە ئەوسا هەندێک لە قونسوڵیە و سەفارەتەکان کە ئەجێندای خۆیان هەیە دەیانەوێتن ئەو دەستورە بگونجێت لەگەر ئەو ئیتیزاها عالەمیەی کە هەیە لە بەڕەلایی و لە بدڕەوشتی و لە ئازادی بێسنووری تاکە کەسی
ئەمە دەیانوێت جێ بکەنەوە لەژێر ناونیشانی مۆدرنی و لەژێر ناونیشانی پێشکەوتن و چاولێکردن لە دنیای دەرەوە و ئاسانکاری بۆ گەشت و گوزار و بۆ پەیوەندیەکان لەگەر میلەتانی تر. یعنی کارێکی زۆر جدیان دەکرد بۆ ئەم بارە. حەریص نەبوون لەسەر ئەوەی کە ئەم دەستورە تعبیرێک لە ڕستەناتی ئەم میلەتە بکاتن، خێزان بۆ پارێزی کۆمەلگا پارێزی بەها باڵەکان پارێزی ئاین و دینی ئەو میلەتە پارێزیتن. هیچ حەریص نەبوو لەسەری ئەوەی خەمیان نەبوو ئەم بابەتە بوو. بۆیە ئەمن لە ئێستا ینی زۆر بەپەرۆشم بۆ ئەوی ژمارەی زۆر لە پەرلەمانتارە ئیسلامیەکان بگەنە پەرلەمانی کوردستان، ڕێژێکی زۆر لە کورسەکانی پەرلەمان بەدەست بێنن بۆ ئەوەی لەوێ نوێنەرایەتێکی ڕاستەقینی ئەم میلەتە بکەن، نەهێڵن دەستورێک دەربسێت تا دەیان ساڵی تر ئێمە لە ژێر دەستی بناڵێنین و باسی بدەین. باش کاک دکتۆرمان، ئەوە یەک لەو نمونان هەیە کە لایەنێکی ئیسلامی و کۆمەڵی دادگەری لە بابەتی نووسینەوەی دەسر ئاوا داکۆچی لە بابەتی دەستور کردووە. یعنی دەڵێن ئێوە یان خۆتان وادەناسێن کە جیاوازن لە بابەتی هەم حکومداری پەرلەمانتاری کاری دیکەی نێو کۆمەلگا، یعنی چۆن خیتابی و خەڵکە دەکەن لە ئێستادا کە تاقیتان بکەنەوە زارێکی دیکە و متمانەتان زارێک کە پێ بدەنەوە بۆی لەم خەرمانە زیاتری بکەن. وڵای هەر ئیزافەیەک بۆ قسەکانی مامۆسەزانە، پێش دەستوری هەمیشەی عێراقیش 2005 کە پێشتر یاسای بنەڕەتی هەبوو ئەنجومەنی حکومکاری بەو، یعنی ئیشانە سەر دەکرد دەستورێکی کاتی بوو بەداخەوە لە نووسینەوەی یاسای بنەڕەتی ئەنجومەنی حکومیش و دواتریش لە نووسینەوەی دەستوری عێراقی پارتی وێچێتی لە بەغدای ئاڵا هەڵگر و ڕابەرایەتی ڕەوتی عەلمانیان دەکرد لە نێو عێراقش. یعنی هەموو هێزولانە سیاسی عەلمانیەکان و تەنانەت شوعی و چێوچی ئەوان هەم لە پاڵ پارتی وێچێتیەوە دیفاعیان لە ئەجێندای بە عەلمانیکردن و ئەوانەی دەستوری عێراقی دەکرد کە لەوێ خۆشبەختانە کە ئەو کاتی لەبەر ئەوەی هێز و لایەنە سیاسی ئیسلامیە سونی و شیعیەکان زۆری نەبوون توانیان دەستورێکی باش بۆ عێراق بنووسنەوە. تەنانەت یەکێک لەو مادە زۆر باشانەی کە جێکراوە کە نابێ هیچ یاسایەک دەستی پێچەوانەی نەگۆڕەکانی ئیسلامی ئەو زۆر گرنگە. ئەکید دەبی ئێمە ئیلهام لەو دەستورە وەرگری لەبەر نووسینی دەستوری عێراقی شێوانیە لە مادەی پێم وایە لە مادەی 2 مامۆستا بەڵێ ئینێ بەستم باش ئەوان لەوێ کەمی نەبوون شەڕیان لەسەر ینی ئەو بابەتە دەکرد. ئێستا لە هەرێمی کوردستان لایەنە عەلمانیەکان زۆری نەبن لە نووسینەوەی دەستور زۆر مەترسیدارە، زۆر ترسناکە. بۆیە خەڵکی هەرێمی کوردستان دەنگدەرانی هەرێمی کوردستان ئەم دەنگدانە جیاوازە لە هەموو دەنگدانەکانی دیکە پێویستە زۆر باش پاڵپشتی و پشتیوانی ئیسلامیەکان بن، چونکە ئێمە لە قۆناغێکی زۆر هەسیار و بنەڕەتی داین. بینە سەر وەڵامی پرسیارکەت مامۆستا محەممەد. بدڵنیاییەوە کۆمەڵی دادگەری کۆمەڵک تایبەتمەندی هەیە و زۆر ینی جیاوازەکانی ڕوون و ڕاشکا و دیارە لە بەرچاوی هاوڵاتیان. ئێمە هەر لە سەرەتاوە بەکاری باش دەرێن باش و بە خراپ دەرێن خراپ کە ئەوە ئینسافێکی ئیسلامیانی خۆمانە. زانای مامۆستا زۆر ینی جەختی لەوە کردوەوە. ئێمە لەسەر ئەساسی ڕقابەری و لەسەر ئەساسی سڕینەوە کاری سیاسی ناکەین. ئێمە لەسەر ئەساسی بنیاتنان لەسەر ئەساسی نیشتیمان سازی یعنی نەتەوە سازی ئەوانە ینی خەریکی کاری سیاسی و خەریکی بنیاتنانی لە ڕاستیدا و ئێمە هەمیشە کە ڕەخنەش دەگرین و کە ینی پرۆژی سیاسی پێشکەش دەکەین دەمانەوێ ئینحرافات و لادانە سیاسی و دەمانەوێ ئەو دۆخەنا لەبارەی کە هاتوتە پێشی ئەوانە ڕاستکەینەوە. یعنی کێشەیمە لەگەڵ شخص و لەگەڵ ئەشخاص نیە ئەوەندەی لەگەڵ ینی دیاردەیەکی مەترسیدارەکە کۆمەلگا بەرەو هەردێر دەباتن و چارەنووسی ئەو میلەتە بەرەو هەردێر و بەرەو ترسناک و بەرەو تونێلێکی تاریکمان دەبە. ئێمە لە کۆمەڵی دادگەری هەمیشە ئەگەر مجاری وایە کە لە حکومەتی ژبووین گلەی ئەومان لێکرا کە پێکتان لە حکومەت و پێکتان لە معارەزەیە نەخێر ئەوە سروشتی ئێمە وایە. ئێمە گەر لە حکومەتیش بین چاپۆشی ناکەین لە کەم و کوڕی گەندەڵیەکان. هەمیشە دەمانەوێتن مؤسساتی دەستوری یا دامەزراوە گرنگەکانی وڵات هەرێکە لە شوێنی خۆی بە ئەرچی خۆی هەستی. تەنانەت ئەگەر کۆمەڵی دادگەری 50 زایدیەکی کورسەکانی پەرلەمانیش بەدەستبێنی ئێمە پەرلەمان دەکەین پەرلەمانی خەڵک و حکومەتیش کاری خۆی دەبی بکە و پەرلەمان دەبی چاودێرێکی ڕاستەقی نەبی بەسەر کاروباری حکومەت و بەسەر ئەدای حکومەت. ئەوە جیاوازی و تایبەتمەندی ئێمەیە. ئەوجا پاشان ئێمە باوەڕمان بە فرەیی و بەشداری تەواو هەیە. یعنی ئەوە نیە ئەمە بە دروشم بازی و بە تەنها زیاتر بۆ چاواشەکاری باسی
باسی باوەڕبوون بە مەسەلەی پێکەوە ژیان بکەین باسی باوەڕبوون بە فرەی بکەین لە هەرێمی کوردستان. ئێمە هەمیشە ینی ئەو جەختمان لەوە کردوەوە کە فعلەن ئێمە پێویستە ڕەنگا و ڕەنجی تەنەوع لە هەرێمی کوردستان بپارێزری. ئەو خەڵکە هەمووی کاری سیاسی خۆی بەڵام چوارچێوەیەکیش هەبێ بۆ نەبەزاندنی هێڵە سوورەکانی دابوونەریت و ئاین و قەزینەتەوەیەکان. بەڵێ ئێمە وەکو کۆمەڵی دادگەری لە ڕابردوو و لە ئێستادا ئێمە هەمیشە جیاوازەکانمان لە بەرچاوی خەڵکە و لە ڕێی ینی ممارەسەی کاری سیاسیمان ممارەسە یا بەدەمەوە چوون و بەتەنگەوە چوونی هەژار و لێ قەوماوان و لە بابەتی کاری بانخوازیمان ئێمە دیارە ینی خەرمانمان دیارە ئیشمان دیارە پرۆژەمان دیارە بۆیە زۆر گرنگە ینی هاو نیشتیمانی یا دەنگ دەر باشە ینی بە وشیاریەوە بێمامەڵە بکات. تەنانەت ینی ئێستا تاچی هەرێمی کوردستان زۆر جار دەڵێن لە ئێستادا بەپێی هەندێک مامۆستای ئابووری و یانی ئەوانە باز دەکەن کە تاک لە هەرێمی کوردستان ئێستا وشیاری ئابووری وشیاری مامەڵەکردن لەگەڵ بازاری برز بۆتەوە زۆر باشە لە کڕینی کاڵا و لە دەستنیشانکردنی کاڵا و لەوەدا کە کام سوپەرمارکێت داشکانی هەیە و کام نازانم بازار کەلوپەلەکانی باشە و چۆنە و سەمانەیە کە فێڵی لێ نەکرێت باشە ئەوە بخۆی مؤشیرێکی ئیزابیە. ینی لە ئێستادا گرنگە ئەگەر ئەتوو بۆ کڕینی کیلۆیەک تەماتە دەچی بژار دەکەی باشترین تەماتە باشە ینی هەڵدەبژێری بۆ ئەوەی ئەتوو کیلۆیەک تەماتی باش بێ و ماڵێ لە ماڵێ بۆ ئەوەی ئیدی ئەو تەماتە دوسێ ڕۆژ خۆڕاگری و پاشان ئەگەر بەکار هات بۆ خواردن و زەڵاتە و چیوسی باشتر ئیسفادە لێ بکەیت. ئێ باشە تو دەی 4 ساڵ جارێک یا بەداخۆ لە هەرێمی کوردستان 6 ساڵ 7 ساڵ جارێک ئینتخابات دێتە پێشێ ئەتو بێوا بە ئاسانی بە سەتحی بەسەر چێڵی مامەی لەگەڵ بکە بەڕاستی ینی زۆر مەترسیدارە. ئینسان ئەگە 80 ساڵ بژی باشە لە دوای تەمەنی 80 ساڵی و مافی دەنگدانی هەیە و ئەگەر 4 ساڵ ئینتخابات لە کاتی خۆی بەڕێوە بچی 13 تا 16 جار ئەتو مافی بەشداری پرۆسی سیاسی و مافی دەنگدانت هەیە. ئێ باشە ئەتو 4 ساڵ جارێک ینی بەڕاستی ئەتو ئەگەر دەنگ نەدەی یان دەنگ بە لیست و کاندیدی ناشایستە و نەشیاو بدەی ئەتو 4 ساڵ عمری خۆت بە هەدەردایە دەرفەتی 4 ساڵ بە هەدەردایە. گرنگە بەڕاستی هاو نیشتمانی زۆر بە وشیاری و بە ئەوجە پاشان شتێکی دیکە خۆش ینی بۆی نەسەرنجی ینی بینەران ڕاکێشین. ئەتو زۆر جاران کە دەچێت بازار دەتەوێت موبایلێکی باش بکڕی ئەو موبایلە باشە بەجێری جیرفان گەرمی خۆ تەعامل دەکەی وایە ئەگەر ئایفۆنێک بکڕی جاری وایە 16 وەرەقەیە ئەگەر وەزعی مادیت باشبی دەسی بە 16 وەرەقە دەیکڕی. بەڵام ئینتخابات پێویستی بە جیرفان گەرمی نییە پێویستی بە مێشە گەرمی هەیە بە وشیاری گەرمی هەیە. ئەتو بەبێت تێچوون دەتوانی باشترین لیست هەڵبژێری باشترین کاندید هەڵبژێری ڕاستە و بۆ خۆت ینی سوودەکەی دەچنیەوە دواتر کە لە ڕاستیدا پەرلەمان موسسەیەکی زۆر گرنگە ینی سەرچاوی هەموو دەسەڵاتەکانە موسسەیەکی تەشریعی سیاسی گرنگە سیستەمی سیاسی لە عێراق و هەرێمی کوردستان پەرلەمانیە. ئێمە پەرلەمان ئەگە پەرلەمانمان ئەکتیڤ بی پەرلەمانمان کارابی پەرلەمانمان خەڵکی محتەرەم و مسەقف و بە کەفاعەت تێیدا پەرلەمانتار بن دەتوانن ینی ڕوح بەبەر ینی قەزەی پرۆسی سیاسی و بەڕاستی ژیانی هاوڵاتیاندا بەخشنەوە. ینی زۆر جار کە حکوومەت بە ئەرچی خۆی هەڵناستی لە دام و دەستگاکان مەسەلەی بەرتیل و گەندەڵی و یا سستی لە خزمەتکردنی هاوڵاتیان دێتە پێشێ یەکێک لە هۆکارە سەرچەکان سستی پەرلەمانە کە بە ئەرچی چاودێری خۆی هەڵناستی. بۆیە گرنگە ینی هاو نیشتیمانی و دەنگدەران لەو چەند ڕۆژەدا زۆر باش ینی بە گەرموگوڕیەوە خەریکی گفتوگۆ بن و ینی زوو پێش ڕۆژی هەڵبژاردن ینی خۆیان لاکەنەوە اینجا حاڵش دیکە زۆر گرنگە. وەڕاستی ئەم ڕوودەکەمە نوخبەی ینی نوخبە دەستەبژێری کۆمەلگا و زۆر لە نێو خانەوادەکان زاری بە باوک دای خوشتی گەورە برای گەورە یا مامۆستایەکی دیاریکرا و کاریگەری هەیە بەسەر خانەوادە بەسەر بنەماڵە بەسەر دەر و جیران ئەو گرنگە بە ئەرچی خۆی هەستی. زۆر کەسێک دەتوانانی کاریگەری بەسەر 500 کەس دروستکات کاکە دامەنیشە ئەو ڕۆ نیشتیمان نەتەوە ئایندەی ئەو میلەتە پێویستی بە تۆی نوخبەیە بە تۆی وشیارە کە خەڵکێک بەداخۆی ئەمە لە میانەی هەڵمەتی هەڵبژاردن هەندێک حاڵەتم بەدی کردیا بۆ من جێ سەرنج بە بەڕاستی بۆ منە ینی تاک کە بڕوانامەکەی بە کەلۆریۆس و بەرەو ژوورە جاری وا دەڵێ من خۆمی لە نەکتەوە ئایا دەنگ دەمیان دەنگ نادەم بەشداری دەکەم یا بەشداری ناکەم ینی ئەوە جێی نیگەرانیە ئەوە جێی هەڵوەستەیە. ینی گرنگە ئێمە هەمومان ڕۆڵێکی تەواوکاریمان هەبی بۆ ئەوەی ئەم ئینتخاباتە نەتیجەیەکی باشی هەبی بە هەرێمی کوردستان.
پەرلەمان ئەو دامەزراوە یاساییە گرنگەیە کە دواتر هەم پونتەکانی دەسەڵات پەیوەست دەبن بە پەرلەمان. پەرلەمانێکی بەهێز چاودێر دەتوانێت حکوومەتێکی بەهێز دروست بکات، دوجار کۆمەڵگە و هاوڵاتی تێدا قازانج دەکات. لە ماوەی ڕابردوو دەسەڵاتی کوردی هەردوو هێز بە شێوەیەک لە شێوەیەکان پەرلەمانیان بە جۆرێک لێکرد کە وەکو کراسێک بێ بەبەری خۆیاندا. چۆن بتوانین ئەو ڕۆڵە گرنگە بژێڕینەوە بۆ پەرلەمان بگەڕێتەوە ئەم مەهامە گرنگە یاساییە هەبێ و هاوڵاتیان لە ئێستادا چه ئەرکێکیان لەسەر شانە؟ زۆر مهمە. ئێمە مؤسسەی پەرلەمان بە دامەزراوێکی زۆر گەورە و کاریگەر و گرنگ دادنێت لە هەموو جیهانی شوایە. لەبەرەوە یەکو ئوستاز مهدی گوتی سەرچاوی دەسەڵاتەکانە. پەرلەمان کاتە میلەت پەرلەمان هەڵدەبژێری ئەوە نوێنەری میلەتن، ئەوان متمانە دەدەن بە حکوومەت و لێ پرسیینەوە دەکەن لە حکوومەت و یاسای بودجەدا دەنێن و ئەوان پرۆژەی دەستور پەسەند دەکەن و ئەوان یاسا بنەڕەتەکانی دەوڵەت دادنێن و ئەوان چاودێری جێبەجێکردنی یاساکان دەکەن. یعنی کار لەوە گرنگتر نییە ئەگەر هاتوو هەبێتن. بەڵام تەماشا دەکەین سیاسەتی بەتایبەتی حیزبە باڵادەستەکانی هەرێمی کوردستان ئەوە بۆ ئەم مؤسسەیە سووک بکرێ. تەنانەت لەم هەڵبژاردنەشدا تەماشای لیستیکانی دەکاری بکە، کەمیان وەکو لیستی 147 لیستی 147 ئەندای مەکتەبی سیاسی کاندید کراون. دوو ئەندای مەکتەبی سیاسی تێدایە لە سنووری پارێزگای هەولێر بۆ نمونە. بەڵام هیچ ئەندامێکی مەکتەبی سیاسی نە پارتی نێشەتی نەمەندیە کاندید نینە لەو لیستانی ئەوان. کەواتە ئێستاش لەگە داوی ئەوان ئیرادان وایە کە خەڵکێک بنێرن بۆ پەرلەمان لە ژێر فەرمانی ئەوان دابێ، دەسەڵاتدار نەبیت لە ناو حیزبەکە. ئەگەر ها لە خولی یەکەم و لە خولی دوین پەرلەمانی کوردستان حیزبەکان سەرکردەکانی ڕێز یەکەمی قیادیان دەنات لە پەرلەمان، لەوێ ئیتفاقات دەکرا، لەوێ بڕیار دەدرا، لەوێ ئەوان خاوەن بڕیار بوون. بەس دواتر چی لێ هات؟ مەکتەب سیاسی حیزبەکان دەڕۆی داناردن بۆ حکوومەت، ئەندام لە قۆندام مەڵبەند و کۆمیتە و ناوچیان دەناردن بۆ پەرلەمان. ئایا ئەم ئاستە حیزبێ نزمە دەتوانێت چاودێری و لێپرسیرە بکات لەگەر ئەو ئاستە حیزبە باڵایەکە لە حکوومەتدا هەیە؟ نەخێر. کەواتە ئەو دوو حیزبەوە تایبەتی پارتی یەکێتی کارێکی زۆر خراپیان کرد بۆ سوکردی پەرلەمانی کوردستان، بەناردنی کەسی نەشیا و ڕاستە ڕەنگە کەسانێک کە بنە نێو کۆمەلگا بەهۆی گۆرانی گۆتنیا بەهۆی ڕۆژنامەوانی پێگەشیان پێیا کردبیان ئەوە پێویستیان بۆش نییە سوکەوان کە تەوزیهیاندایە حیزبەکانی خۆیان فلان کەس دەرچێن فلان کە دەرچێن دەسوێنن. ئەوانەی کە دەری دەچن لەبەرەوەی هەندێکیان شایستەنینە و بۆشیان نییە قسە بکەن، بۆشیان نییە تابیر لە ئێرادی شخصی خۆشیان بکەن، ئامادەین لە بەرنامەی شوک و بەرنامەکەی تو بێن بەشداری بکەن، قسە بکەن چکە ئیزن نەدراون بە پێچەوانەی پەرلەمانتارەکانی کۆمەڵی دادگەری لە ڕابردوودا کە حیزبەکەیان ڕێگەی پێدا بوون بچن لەم هێڵە گشتێک کە کۆمەڵ هەیەی تعبیر لە ڕێی خۆیان بکەن و قسە بکەن و ئەویان هەبێت. سوکردنی ئەم مؤسسەیە بەڕاستی خیانەتەشی گەلەگەلە گەورە لەگەر نیشتیمان دەکرێت، لەگەر ئەزمموی هەرێمی کوردستان دەکرێت، لەگەر مانەوەی هەرێمی کوردستان دەکرێتن. ئێستا لەم هەڵبژاردنە دەرفەتێک هەیە تا ئەندازەیەکی زۆر. دەمیست ئەو پرسیارە بکەم لەم هەڵبژاردنە ئەگەر ئەمن ناوی لێ بنێم باری لار دەتوانێت ڕاست بکرێتەوە و هاوڵاتیان دەتوان ئەم کارە بکەن چکە لە ڕابردوودا جۆرێک لە ناومێدیان هەبووە. بەڕێی من باشترین کار کە ئەم زارێ هاوڵاتیان بکەن سزادانی هەردوولایانی سەرەشی هەرێمی کوردستانە پارتی یەکێتی کە کەمتری ئەندامی پەرلەمان بەدەستبێنن لە پەرلەمانی کوردستان، لایەنەکانی دیکە زۆرتری ئەندام پەرلەمان بەدەستبێنن، چونکە لایەنەکانی دیکە ئەگەر هاتوو ینی لە ئاستی مەکتەب سیاسی سەرکردایەتیش نەبن، چونکە لەو دوو حیزبە دەسەڵاتدارە نینە دەتوانن باشتر ڕەفتار بکەن وەکو ئەندام پەرلەمان، باشتر کردداری چاودێریکردن جێبەجێ بکەن، باشتر یاساکان دەربکەن لە بەرژەوەندی خەڵکو و لە بەرژەوەندی گشتیدا. جێرانەوەی هەیبەت و شۆ بۆ دەسەڵاتی یاسادانانی هەرێمی کوردستان ئەرکەشینەتەوەیە، ئەرکەشی نیشتیمانیە پارتی یەکێتی وازیان لێهێناوە، کۆمەڵ و هەندێک لایەنی دیکە هەوڵ ئەدەن ئەم ڕێز و هەیبەتە بژێڕنەوە بۆ پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی شەرعیەت بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. خۆ ئێستا هەرێمی کوردستان لەژێ پرسیاردا لە ڕووی شەرعیەت، لە ڕووی سیاسیش و لە پاشەخشێدا، لە ڕووی قانونیەوە، لە ڕووی سیاسیەوە لەژێ پرسیاردا، شەرعیەتی لەژێ پرسیاردایە. یاساکانمان شەرعیەتیان نییە لەبەرەوەی ئیستیناد ناکە لەسەر هیچ دەستورێک. حکوومەتێک هەیە لێرە کاربەڕێکەرە بەڵام دەسەڵاتی تەواوی داواتە خۆ هەموو ئەوی شان دەکات کە حکوومەتێکی کامل سەلاحیەت دەیکاتن.
کۆمەڵێک ئیش ئەنجام ئەدرێت بەبێ هەبوونی هیچ چاودێرێکی پەرلەمانی بەسەریانەوە. یعنی فەوزایەکی زۆر گەورە لە هەرێمی کوردستان هەیە، پێویستی بە ڕزگارکردن هەیە. ئەمەش لەو دەرفەتەیە کە ئێستا لە بەردەمی هاوڵاتیاندا ڕۆژی بیستیدا بتوانن ئەم ئەرکە نیشتیمانی، ئەمەرکە ئەخلاقی، ئەمەرکە دینی، ئەمەرکە نەتەوەیە جێبەجێ بکەن تا ئەندازەیەک هەیبەت و احترام بژێڕنەوە بۆ پەرلەمانی کوردستان. پەرلەمانی کوردستان والێ بکەن بتوانێت حکوومەتێک بەرهەم بێنێت لە داهاتوو کە لە ژێردەستی پەرلەمان بێ، نەک پەرلەمانەکە لە ژێردەستی حکوومەت بێتن و حکوومەت ئاراستەی پەرلەمان بکات و یاساکە پرۆژە یاساکانی بۆ بنێت و ئەوها بکە ئەوهامەکە کە دەتوانین هەڵبژاردن دوای هەڵبژاردن ئەم ڕێژەیە بەرز بکەینەوە پەرلەمان ببێتەوە پەرلەمان ناوی خۆی. چۆن لە خولی سێمەوە خەتی بەیانی پەرلەمان بەرەو دابەزیرە، لە خولی یەکەم و دووەم هەیبەتەک و قووەتەکە بوو بەهۆی زۆری ئەندامەکانی، لە خولی سێمەوە کوالیتی پەرلەمانی کوردستان لە ڕوو لە دابەزینە ئیشی لەسەرکرایە عەمدەن بێڕێزکردنی، یعنی ئەوڕۆ خەڵک دەنگەداتە پەرلەمان تار و حەملەی انتخاباتی بۆ دەکات کە دەرس و ڕۆژی دوم زوێنی پێدات، قسەی پێدەڵێت، سوکایەتی پێ دەکات. ئەم پەروەردەیە لەکوێ هاتووە؟ ئەم پەروەردەیە عەمدی دروست کراوە، یعنی سەدان سایت و پەیج و ئەوانەی فەیک دروست کراوە بۆ یەکتر شکاندن و منافەسە و سوکردنی ئەم پەرلەمانە. کەواتە چۆن کێرڤی کوالیتی پەرلەمانی کوردستان بەرەو دابەزین بووە هەتا کۆتای خولی پێنجەم، ئێستا دەرفەتێک هەیە کە ئەم کێرڤە هێدی هەستینەوە، هێدی کوالیتی پەرلەمانی کوردستان بەرزکەینەوە، هەیبەت و سام و شکۆی بۆ بژێڕینەوە. کاک دکتۆر مادی، ڕەنگە هەر لە نێو خەڵکیش بن، بەڵام ئەم جارێن کە لە هەڵمەتی هەڵبژاردنەوە ڕەنگە بابەتەکان گفتوگۆکان زیاتر لەسەر بابەتی هەڵبژاردن بووە. خەڵک ناومێت بۆ لە کاری پەرلەمانی لە بەشداری سیاسی لە هەڵبژاردن. ئەگەر بێت و ڕێژەیەکی زیاتر لە پەرلەمانتارانی کۆمەڵ خەڵک متمانەیان پێ بدا، ئەم ئەرکە لەسەر شانتان دەگرنە ئەستۆ کە بتوانن جیاوازتری لە زاران دەربکەونەوە و وەکو پێشتر و وەکو جارانی ڕابردوو لەبەرەی گەلبن ئەگەر لە نێو حکوومەتیش بن، ئەگەر هەرچی هەبێ لە بەردەستیشتان بێ. هیچ گومانی تێدا نیە. ئێمە هەروە بووینەوە واش دەبین و هەمیشەش ئینسان لە میانەی تراکمی ئەزمون و ئەوانە باشتر تەقدیم دەکاتن، ینی باشتر دەسێتە خزمەتی ئەو ئیشێکە لە ئەستۆی گرتیە. کاک محەممەد، ئێمە ئەگەر تەمەشا بکەین ینی وەزعی سیاسی لە هەرێمی کوردستان زۆر ئالۆز کراوە، زۆر شێوێنراوە، وای لە هاتیات ینی تاک لە وڵاتی ئێمە لە هەرێمی کوردستان لە ڕووی دەرونیەوە ماندووە، زۆر ماندووە، وردە ساڵ لە دوای ساڵ زیاتر بێ ئومێد کرایە. ینی کەسایەتی ینی تاچی کوردی یا تاچی کوردستانی تا ڕادەیەک ینی بە زۆرێک تێکشێنرایە. ئەوەی ینی بەداخەوە دەسەڵات لە هەرێمی کوردستان بە ئاراستەیەک ئیشی کردیە، هەمیشە خەڵکەکی بە دەوری خۆی کۆ کردەوە بۆ ئەوی لە ئینتخابات و لە هەندێک پرۆژە و مناسەبات و ئەوانە ینی بەکاریان بێنە یا ئەوەی کە پێدەگوترێت بۆرایەتیان لە دەوری خۆی پێ دروستکە و خەڵکی ناڕازی و معارەزەش زیاتر بێ ئومێدکە، زیاتر دوورخاتۆ لە بەشداری سیاسی. ئەگەر دیقەتان دابی لە بەڕێوەبردننی هەڵمەتی هەڵبژاردننیش ئاراستەی پارتیۆچێتی چۆن بووە، دەنگدەر و خەڵکی خۆیان گەرم کردەوە، خەڵکی دەرەوەی خۆیان یا خەڵکی ناڕازیان زیاتر بێ ئومێد کردیە لە ڕێی ئەو گوتاری بەکاریان هێنا، لە ڕێی ئەو حملەی بەڕێوەیان برد کە لایەنی سۆزداری تێدا زاڵ بووە. بڵێ ینی بۆیە پێویستە خەڵک گەشتبین بی، ئومێدەوار بی و زۆر ئەوەش باشە. ئێستا ئێمە لە نێو بەر و بازار و ئەوانە زۆر جار ئەتوو کە کەسێک جارێک دووجار فێر لێ دەکا، لە معاملە فێر لێ دەکا، سەرڕاست نییە، جارشتی کە تو ئامادەنی بچی شەریکاتی لەگەڵ بکەی یاشتی لێ بکڕی، تەنانەت بنزینخانەیە کە جارێک بنزین لێکڕی، بنزینەکەی خراپ بوو، تووشی دەردەسەری و فیتەر و گۆڕنی فیت پەمپی کرد، جارێک کە ناوەری بۆ لای ئەو بنزینخانەدا بچی و هەر کە تێ سەرێت دەپەڕی. ئێ باشە ینی لە ڕاستیدا کارە ساد نییە تو جارشتی کە بچی و باوەشی ئەو دەسەڵاتەوە پاڵپشتی ئەو دەسەڵاتە بی. ئەو دەسەڵاتە ڕەگ و ڕیشەی زۆر قوڵ بۆتەوە، یعنی هەموو جونگەیەکی هەستیار و سەرەکی ئەو وڵاتی داگیر کردیە. یعنی لەو هەڵبژاردنە ئەگەر هاوڵاتیان ئازایانە بە ڕێژەیەکی زۆر بەشداری بکەن، باشە پشت بکەن ئەو دەسەڵاتە، باشە تەنانەت ئەوانەی کە پارتیوێچێتیشان خۆش دەوێت با ئەو جارە سزایان دە بۆی ڕاست بنەوە، بۆی خۆیان ڕاستکەنەوە، بۆی خۆیان خاوێنکەنەوە، چونکە بەدڵنیاییەوە لە پاڵ نووسینەوەی دەستور یەکێک لەو ئەرکە گرنگە سەرچیانەی کە
پەرلەمانی کوردستان دەیبینی و هێز لایەن سیاسەکان دەیبینین بابەتی ڕێخستنەوە و چاکردی پەیوەندی نێوان هەرێمی کوردستان و عێراقە یا لە نێو دوو کەوانە ورتر حکوومەتی هەرێم و حکوومەتی عێراقە. ئێمە پێویستمان بۆ لەسەر ئەساسی دەستوری عێراقی پەیوەندەکانمان ڕێکخینەوە. ئەوە بەو دەسەڵاتی ئێستا ناکرێ. دڵنیا بن پارتی وێچێتی دەسەڵات وەرگرتنەوە و زۆرینەی پەرلەمانی دروستکەنەوە جارێکی دیکە تا سو حەمامە تا 4 ساڵی دیکە تا 6 ساڵی دیکە ئەو خەڵکە دەبی چاوەڕێی ینی تروسکاییەک بیکە. ئەوە بەڕاستی کارەساتیشی گەورەیە. گرنگە ئێمە ئەو چەند ڕۆژەی ماوە تەواو خۆمانی گلاکەینەوە و بتوانین دۆخێکی تازە باشە پەرلەمانێکی تازە و وەزعێک دروستکەین کە بەڕاستی خۆمان دەرباسکەین کاکە خۆمان دەرباسکەین. ئەتوو لە شوێنێک تووشی دۆخێک دەبی ینی زاری وایە هەرچی هەموو شتێک هەموو زیێک سەرف دەکەی بۆی خۆت دەرباسکەی. بۆیە ئەو ئینتخاباتی خۆ دەرباسکردنە ناوی لێ بنێم ئێستا دەسەڵات خەڵک دەتوانێت دەسەڵات لای بکاتەوە لەم ڕۆژەدا. دەرفەتێکی باش هاتە پێشێ ینی لە ڕاستیدا ئەو ئینتخاباتە هەموو ئەوانەی شارەزانە لە بواری هەڵبژاردن و مەعایری هەڵبژاردن ئەوانە باس لەوە دەکەن کاکە وەڵڵاهی ئەو ئینتخاباتێکە جێی ئومێدە خەڵک ئەگەر بەشدای ڕاستەقینەی هەبی نەتیجەیەکی باش بەدەستەوە دێ. بەڵێ زۆر سوپاسان دەکەم. زۆر بەڕێز مامۆستا زانا ڕۆستایی یاسایی و شارەزە لە کاروباری پەرلەمانی زۆر بەخێر زۆر سوپاس دەکەم و زۆر بەڕێز دکتۆر مەهدی حەمزە بەرپرسی مەڵبەندی دەوروبەری هەولێری کۆمەڵی دادگەری زۆر سوپاسان دەکەم. سوپاس بۆ هاوکارانم سوپاس بۆ بەڕێز و خۆشەویستان تا هەڵقەیەکی دیکە بەخوای گەورەتان دەسپێرم. وەسەلام عەلەیکوم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوه.